ئەم بەشە تایبەتە بە نەخۆشانی تەلاسیما. تەلاسیما بۆتە هۆی ڕوخسارێکی زەرد و جەستەیەکی لاوازی ئەم کەسانە. تەلاسیما تەنها نەخۆشی جەستەیان نییە، بەڵکو هۆکاری چەندین نەخۆشی و ئازاری دیکەشیانە. تەمەنم 9 ساڵ بوو سەرەتاوام لێ هات کە تەمەنم 9 ساڵ بوو تاوکو 11 ساڵ درەنگە هاتم 5 مانگ جار 6 مانگ جارێ بەس لە 11 ساڵیەوە هەموو مانگ جێدێم و کە خوێنیشم تاو بێ زیاتر پشتم ژانەکە و بێتاقەتی شەبم و سەرێشەیەکی زۆر شەمگرە تاو کاتێ خوێن وەرەگرم تر دوایەوە 2-3 ڕۆژ دوایەوە ئەو کاتە باشترە بوو. لە 3 مانگیەوە خوێن وەرەگرم و تەمەنشم 11 ساڵە. ئامانجەکەمان ئەوەیەکەوە نەخۆش تەنها بیر لە تیمار نەکاتەوە، نەخۆش تەنها ئەو دەموچاوانی هەموو ڕۆژێ ئەیبینێت دووبارە نەبێتەوە شتی تازی بۆ بکەین ئەوەی لە دەرەوە بهێنین ناو خەسخانە بۆیانە بە هەر شێوازێکا بێ ئێمە ئامادەین بۆیان. تاکەوەکاری توشبوون بە نەخۆشی تەلاسیما ئەنجام نەدانی پشکنینی پێش هاوسەرگیری دایک و باوکانە کە لە کەرکووکدا ئەنجام نادرێت. تەنها چارەسەریش گۆڕینی مۆخی نەخۆشانی تەلاسیمایە. دایکەکە هەڵگر بێ هەڵگری نەخۆشیەکە بێ باوکەکەش هەڵگری نەخۆشیەوە کەوا بەعزجات تۆ تەحلیل نەکردە نازانن دایکە باوکە نازان کامان هەڵگرن ئەگە ئەم دوانە زەواج بکەن مناڵیان بێ لە هەر سکێکە احتیمالی 50% تەلەسیمیە گەورەکان دەرچێت. کە تەلەسیمیە گەورەکانش دەرچوودا مناڵەکە کە لە دایک بوو تەبعاً ئێمە ئەوان نیان کردو تەحلیل سێرەکەی دوای 5 مانگ 6 مانگ مناڵەکە خێنێکی زۆر خێنی هەر کتوپڕ کەمە بێتەوە ڕەنگی زەردە بێ گەشەی ئەوەستێ کاتی زەواج بوونە کە خۆیان بێت تەحالیلی خاص بکەن خاصن لە کەرکووکە ئەو تەحلیلە نیە HB ئەلکترۆفۆرسی نیە تا بزان دایکەکە هەڵگری نەخۆشیەکە یا باوکە هەڵگرن. لە پارێزگای کەرکووک هیچ سەنتەرێکی تایبەت بە نەخۆشانی تەلاسیما نییە. ئەوەی کە هەیە تەنها بەشێکی بچووکە لە نێو نەخۆشخانەی ئازادی فێرکاری تا ئێستا 1970 نەخۆش لەو بەشە تۆمار کراون، بەڵام ئەمە تەواوی نەخۆشانی تەلاسیمانین بۆ پێی کە بەشێکیان تا ئێستا ناوی خۆیان تۆمار نەکردووە. لە کۆی ئەو کەسانی چارەسەر لە کەرکووک وەردەگرن زیاتر لە 600 کەسیان نەخۆشی جۆری تەلاسیمای مام ناوەند و گەورن. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.